أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. لا يستوي أصحاب النار وأصحاب الجنة. أصحاب الجنة هم الفائزون. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. هو الله الذي لا إله إلا هو عالم الغيب والشهادة هو الرحمن الرحيم. هو الله الذي لا إله إلا هو الملك القدوس السلام المؤمن المهيمن العزيز الجبار المتكبر. سبحان الله. الملك القدوس السلام المؤمن المهيمن العزيز الجبار المتكبر. سبحان الله. سبحان الله عما يشركون. هو الله الخالق البارئ المصور له الأسماء الحسنى. يسبح له ما في السماوات والأرض وهو العزيز الحكيم. بسم الله الرحمن الرحيم. إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر. ليلة القدر خير من
ألف شهر تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام هي حتى مطلع الفجر صدق الله العظيم. يا ما شاء الله تبارك الرحمن. دەنگت نەڕزێ بەڕاستی ئەدایەکی زۆر جوان و خوێندنێکی زۆر قانونی ما شاء الله الحەمدولله. مامۆستا دووبارە بەخێر بیتەوە بۆ نێو بەرنامەکەمان. ئێمە سوپاسی جەناب دەکەین کە بەدەم ئەم بانگهێشتەوە هاتن و قبوڵی ئەم داوەتەی ئێمەتان کرد لە وەرزی ئەمساڵی بەرنامەی سەدای زێڕین لەگەڵمان بەشدار بوون. ئێمە زۆر خۆشحاڵین دووبارە. ئەمە بپرسم بزانم شێخ ئەرکان چێیە و خەڵکی کوێ لەکوێ لەدایک بووە، ژیانی چۆن گوزەر کردووە؟ ئەگەر ئەم زانیاریانەمان پێ بڵێ سپاس دەکەین. في البداية بسم الله الرحمن سەرەتا الرحيم. بەناوی خوای گەورە و میهرەبان، سپاس و ستایش بۆ خوای گەورە، درود و سڵاو بڕژێ بەسەر گیانی پێغەمبەر بۆ سەریار و یاوەرانی تا ڕۆژی دوایی. سپاس بۆ تۆی بەڕێز بۆ ئەم میوانداریە جوانە، سپاس بۆ کەناڵە جوانەکەشتان. من زۆر دڵخۆشم و شانازی دەکەم بۆ میوانداریە. خوددا لە هەموو لایەکمان قبوڵ بکە و ئەو ڕەمەزانش دەبێتە مای خێر و خۆشی و بەرەکەت بۆ ئێمە و ئێوەش ئینشاء الله. من نام ئەرکان سەمیر قەیسیە، لە بەغدا لەدایک بووم لە ساڵی 1992. پاشان لە پارێزگای ئەمبار گەشەم کرد لە شاری هیت. سپاس بخوا. ماستەرم هەیە لە فقی ئیسلامی. سپاس بۆ خوددا. هەروەها پێشتر مامۆستا بوون لە زمانی عەرەبی و پەروەردەی ئیسلامی. هەروەها مامۆستام لە زانستی تەجوید لە مزگەوتەکانی شارەکەم و ناوەندەکانی فێربوونی قورئانی پیرۆز. من لە منداڵیەوە خوددا ئەو ڕێزەی پێناوم کە بەهرەی دەنگخۆشیم هەیە بە گوێری بۆچوونی ئەو کەسانەی کە لە بواری دەنگ و سەدا شارەزان. سپاس بۆ خوددا. پاشان بەشداری زۆرم کردووە لەم خولانەی تایبەت بووە بە قورئانی پیرۆز و لەبەرکردن و ڕافەکردنی قورئان. کاریگەر بووم بە قورئان خوێنە ناودارە کۆنەکان. یەکەم قورئان خوێنیش کە پێی سەرسام بووم مامۆستا عەبدولباسیط عەبدوسەمەد بوو، ڕەحمەتی خوای لێبێ. پاشان لەو ساتەوە دەستم کرد بە لاسایکردنەوەی دەنگی شێخ عەبدولباسیط عەبدوسەمەد، ڕەحمەتی خوای لێبێ. پاشان شێخ ئەلمەنشاوی کە قوتابخانەی قورئان خوێن بووە لە میسر. ما شاء الله. لە یەکێک لە پێشبڕکێکان فعلەن بینیومە بە شێوازی میسری جەنابەت قورئانە خوێنی، بەشداری لەو پێشبڕکێیە. بۆ خۆت وەکو شێخ ئەرکان زیاتر حەزت بە خوێندنی میسریە یان عێراقی؟ مرۆڤ زۆر حەز دەکا ئەوەی لە توانایدا دەری بڕێ. جا من زۆر حەزم بە دەنگە میسرەکان کردووە بەراورد بە دەنگە عێراقیەکان، چونکە من لە سەرەتاوە زیاتر کاریگەر بووم بە قورئان خوێن. شێخ عەبدولباسیط عەبدوسەمەد ڕەحمەتی خوای لێبێ واتە لە منداڵ. ئەگەر مادام هەر ئاوا حەزت لە شێخ عەبدولباسیطە هەندێک ئاەتمان بۆ بخوێنە لەسەر شێوازی شێخ عەبدولباسیط ڕەحیمەه الله. بسم الله الرحمن الرحيم والضحى والليل إذا سجى ما ودعك ربك وما قلى وللآخرة خير لك من الأولى ولسوف يعطيك ربك فترضى. الله 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 الله. شێخ عەبدولباسیط عەبدوسەمەد واتە لە منداڵیەوە دەنگی ئەو لە گوێ من دەزرنگێتەوە. دەنگت نەڕزێ. یعنی هەم لەوە مۆفەقی کە لە بە شێوازی عێراقی خوێنی، هەمیش لە ئاشنایی چۆنە بە مەقاماتی ئەساسی ئەمجا تەفەڕوعاتی شارەزایت لێی هەیە؟
سپاس بۆ خوا فێری مەقامەکانیش بووم بە تایبەت مەقامە سەرەکیەکان بەڵام بە پێی گوێگرتن نەخوێندنی ئەکادمی واتە گوێگرتن و لەبەرکردن هەر وەک دەزانن مەقامە سەرێکەکان حەوتن هەرچەندە هەندێک پێیان وایە هەشت مەقامن ئەو ژمارەیە ناسراون بە سۆنی عەبیسێ ئێمەیان ئیزافە کردووەکو کورد بۆ ناو ئیشەکە بۆ ناو مەقاماتەکە ئەضافونا نەحن بێگومان زیادکاریەکی جوانتان کردووە ماشە ئەڵڵاتان لێبێ کوردەکان جیا دەکرێنەوە بۆی خاوەنی کەسانی دەنخۆشن ئەمە هەر قسەی من نییە بەڵکو جیهانی ئیسلامی دانی بم ڕاستێ داناوە تەنانەت شێخ عەبدولباسیط عەبدوسەمەد خۆی لە بنەچەدا کورد بووە بێگومان بە دڵنیاییەوە ڕەحمەتی خوای لێبێ سپاس بۆخوا ئەم مەقامانە هەر یەکەی چەند لە قوپۆپێکی هەیە ماشا ئەڵڵا مەقاماتی عێراق ژمارەیەکی زۆر لقی لێبووەتەوە کە نزیکەی 160 لق ئەبێ کە هەمویان سەر بەم هەشت مەقامە سەرەکیەن سپاس بۆخوا من ژمارەیەکی باش لە مەقام و لقەکانیان شارەزاییم لێ پەیا کردووە من شتێکە خوێنم تەواویکە ئەمە هی تۆیە صلوا عليه وسلموا تسليما صلوا عليه وسلموا تسليما حتى تنالوا جنة ونعيما الله يجزي من يصلي مرة عشرا ويسكن في الجنان مقيما حبيبي يا حبيب الله طبيبي يا حبيب محمد نور عرش الله حبيبي رسول الله لطيبة سارت الركبان لطيبة القلب والهان لطيبة للنبي العدنان شفيعي يا رسول الله حبيبي يا رسول الله طبيبي يا حبيب الله محمد نور عرش الله حبيبي يا رسول الله ما شاء الله ئەمە لە کوێ بەشدار بووی لە چ فستیڤالێک لە چ مسابقەیەک جەنابەت ئەم سرودەت پێشکەش کرد سپاس بخوا من لە قۆناغی ئامادەگیەوە دەستم کردووە بە گەشتی پێشبڕکێیەکان یەکەم پێشبڕکێش کە بەشداریم تێدا کرد پێشبڕکەی بانگبێژی بوو کە لەسەر ئاسی پارێزگای ئەمبار ئەنجام درا من سەرەتا حەزم نەدەکرد لە پێشبڕکێیەکان بەشداری بکەم چونکە زۆر شەرمم دەکرد بەڵام باوکم خوابی پارێزێ سوور بوو لەسەر ئەوەی من بەشداری بکەم لە پێشبڕکێیەکان سپاس بۆخوا بەشداریم کرد و پلەی یەکەمم بەدەست هێنا لیژنەی دادوەری کە ماشە ئەڵڵا لە باشترین مامۆستاکان و قورئان خوێنە بەناوبانگەکان پێک هاتەبوون تەنانەت داوایان لە من کرد کە دەست بە الله ئەکبەر الله ئەکبەر ئەشهەدو ئەن لا ئیلەهە ئیلا الله بکەم بە 4 مەقام واتە تەنها ئەوەندە بە 4 مەقام گوتم سپاس بخوا زۆر جوان دەرم بڕی لەم پێشبڕکێیەدا سەرکەوتم دوای ئەوە ئیتر حەزم چووە ئەوەی کە ئیتر لە پێشبڕکێیەکاندا بەشداری بکەم پێشبڕکێیەکی دیکە لەسەر ئاستی شارەکەم بەڕێوە چوو کە وەزارەتی پەروەردە سازی کردهبوو بۆ قوتابیانی گەنج لەوێش سپاس بخوا پلەی یەکەمم بەدەست هێنا پاش ئەوە هەر لە پارێزگای ئەمبار بەشداری پێشبڕکێیەکی دیکەم کرد و
لەوێش هەر پلەی یەکەم بەدەستهێنا سپاس بخوا. پاشان پێشبڕکەیەکی تر لەسەر ئاستی عێراق بەگشتی سازکرا کە لە کەرکووک بەڕێوە چوو. لەم پێشبڕکەیەشدا هەر پلەی یەکەم لەسەر ئاستی عێراق بەدەستهێنا سپاس بخوا. دوای ئەوە ببوورە گەشتەکەم لەوێەوە گواستەوە بۆ بەشداریکردن لە پێشبڕکێ نێودەوڵەتیەکان. یەکەم بەشداریکردنم لە پێشبڕکەی خۆشەویستیم ئەی پێغەمبەری خوا بوو لە بەرنامەی سرودبێژانی ئەشارقە. لەوێش سپاس بخوا پلەی چوارەم لەسەر ئاستی جیهان بەدەستهێنا. هەروەها پێشبڕکەیەکی تر سازکرا لە تورکیا بۆ قورئانی پیرۆز، لێش پلەی چوارەم بەدەستهێنا. ئینشاءالله. ئێمە دەمێکە من جەنابەت لە دوورەوە ئەناسم، بەڵام خۆشببختم کە لە نێو وەرزی ئەم ساڵی بەرنامەکەماندا بوونت هەیە. بەڕاستی ئەمەوێ پرسیاری بانگت لێ بکەم کە جەنابەت فەرمووت بە 4 مەقام من بانگێکیان پێوتومیان الله ئەکبەرێک و شەهادەیەک بۆ نمونە. ئەمە چۆن قورئان خوێنێکیان بانگبێژێک ئەتوانێت ئەدای ئەمە بکە، یان با پرسیارەکەم تۆزێک فراوانتر بکەم. جیاوازی لە نێوان بانگەکانی میسری، عێراقی، تورکی، سووری بۆ نمونە، یان میسری، عێراقی، تورکی، سووری، کوردی چییە؟ ئەمە چ جیاوازیەک هەیە لە نێوانیان؟ ئێستا بۆ نمونە ئێمە کە بانگە دەین تورکەڵێ حەی عەلە الصەلاة، ئەمە یەک. کورد ئەڵێ حەی عەلە الصەلاة. باشە، ئێمە میسریمان بۆ هەیە، بۆچی سعودیمان هەیە بۆ نمونە؟ سعودی کە نەفەسێکی زۆر درێژەوێ، ئەم جیاوازیەمان بۆ ڕوونکەرەوە. هەڵبەتە بێ ئەدەبی نەبێ لە حزوری جەنابەت کە من ئەدا ئەەکەمەوە. بەقەت سەوتت جەمیل نییە، بەقەت سەوتی تۆ. جەزاک الله. جميل ومبارك إن شاء الله. الحمد لله. فەرموو. طبعا بێگومان هەر وڵاتێک ڕۆشنبیری تایبەتی خۆی هەیە، هەروەها ژینگەی تایبەتی خۆی هەیە. بە هەمان شێوە ژینگە و ئاو هەوا کاریگەری هەیە لە سەردەنگ. واتە بۆ نمونە عێراق ناوچەیەکی خۆرئاوانشینی هەیە و قورگیان بەهێزە، چونکە ناوچەکە نزیکە لە بیابان. بەڵێ ناوچەکانی باکوور فێنەکەن، ئاو هەوای سازگارە. ئافەرین. واتە هەرچەند بەرەو سەر و هەڵبکشەی دەنگەکان بەرزتر دەبن. بۆ نمونە ئێستا ئەگەر بڕۆی بۆ تورکیا دەبینی خەڵکەکەی دەنگیان زیاتر بەرەو نەرمونیانی و تیژی دەڕوا، وەک ئەمەی نای محسن کامیلە. بەڵێ لێرەوە سڵاو ڕێزما هەیە بۆ هاوڕێیانە و خۆشەویستانە لە تورکیا. بەڵێ جا هەرچەند لە ناوچەکانی باکوور نزیک بینەوە دەبینین ژینگە کاریگەری هەیە لەسەر قورگی مرۆڤ. واتە ئەگەر شوێنی دەرچوونی دەنگ تەسک بێ دەنگەکە باریکتر دەبێ. قوتابخانەکانی عێراق بۆ جیا دەکرێتەوە کە خاوەنی دەنگی گوڕ و گەورەن، ئاوازەکانیان ماتەمی پێوە دیارە. ئەوش بەهۆی بارودۆخە ناهەموارەکانی ئەو وڵاتە دێ. بەڵام میسرەکان بەهۆی ئەوەی وڵاتەکەیان بە ئاهەنگ و سەما و بەزم و ڕەزم ناسراوە، لە قورئان و بانگەکانیشیاندا مەقامی خۆشی زیاتر زاڵە بەسەر مەقاماتی ماتەم. بۆ نمونە شێخ عەبدولباسیط ئەمە مەقامێکی خۆشیە. الله أكبر الله أكبر. مقام جميل يعني کە پێی دەڵێن مەقامی ڕەست. تورکەکان نەخێر جا دەکرێتەوە بەوەی بە هەمان شێوە مەقامی ماتەم زاڵترە. حیجازێکی عەجایب یعنی من زۆر هەوڵم داوە لە ئاسایی مەقاماتی تورکی بکەمەوە، بەڵام جاندەری نابڕم چونکە تایبەتە بە خۆیان. فەرموو. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر. يعني هذا الطريقة فيها شيء من الإحساس والشجن. الله أكبر. هذا ما يتميز به أشهد أن لا إله إلا الله
أشهد أن لا إله إلا الله. أشهد أن محمدا رسول الله. أشهد أن محمدا رسول الله. أشهد أن محمدا رسول الله. ما شاء الله. الله أكمل. أكمل أكمل. حي على الصلاة. حي على الصلاة. حي على الفلاح. حي على الفلاح. الله أكبر. الله أكبر. لا إله إلا الله. بەڕاستی ئەدایەکی زۆر زۆر جوان و تەوازونێکی زۆر جوان هەیە لە ئەدای بانگت. ماشاءالله. شێخ ئەرکان لە قوڕای عێراق بۆ نمونە بەڕەحمەت بێ شێخ حافظ خەلیل ئیسماعیل، شێخ وەلید ئیبراهیم ئەلفەلوجی، هەروەها سوزانم شێخ عەلاءالدین القەیسی یان شێخە عێراقیەکانی تر مەسەلەن مامۆستایانی بەڕێز لە ڕابردوو لە ئێستەش جەنابەت هیچ جۆرێک لە تەواصولت هەبووە لەگەڵ قاریئەکانی تر و ئێستا جەنابی شێخ ئەرکان ڕەفیقی چێ لە قوڕائی عێراق لە قارئە حەدیثەکان؟ ما شاء الله القراء الذين ذكرتم جنابك هم ئەو قورئان خوێنانەی ناوم هێنان ئەوانە کۆمەڵگەی قورئان خوێنن لە عێراق. بۆ نمونە حافظ خەلیل خۆی قوتابخانەیەک بووە بۆ مەقاماتی عێراقی. هەروەها شێخ وەلید ئیبراهیم قوتابخانەیەک بووە لە هەست و نەست و خشوع. سپاس بۆخوا چەند جارێک پێی گەیشتوم و لەگەڵی دادانیشتوم.
الشيخ علاء الدين القيسي ما شاء الله هو من هەروەها شێخ عەلاءالدین القەیسی کە دەمانگەڕێنێتەوە چاخی کۆن ماشا ئەڵڵا زۆرێکی تر لە قورئان خوێنە نوێیەکان کە خاوەنی دەنگی زێڕینن واتە هەر یەک لەمانی کۆن قوتابخانەیەک بوون داهێنانی زۆر جوانیان کردووە بۆیە تۆمارەکانیان لە عێراقدا بڵاو بۆتەوە خەڵکی ئاشنایە بە دەنگیان بە تایبەت جیلی نوێ حەز دەکەم لاسایی دەنگی شێخ حافظ خەلیل بکەمەوە بەڵام لە کۆتاییدا لاسایکردنەوە ئاسەوارێکی باش جێناهێڵێ بۆیە پێویستە قورئان خوێنی لێهاتوو وانە وەربگرێ لە قورئان خوێنە ناودارەکان و لێیان فێر بێ بەڵام دەبێت تایبەتمەندی خۆی دەرببڕێ و ڕێگای تایبەتی خۆی هەبێ بۆ قورئان خوێندن واتە بناسرێت و بڵێن ئەمە دەنگی فڵان قورئان خوێنە قورئان خوێنە نوێیەکان کە زۆر دەنگیانم پێخۆشە لەوانە شێخ محەممەد العەزاوی کە ناسا و مامۆستامانە لێرەوە سڵاو ڕێزمان بووی هەیە نوەجه لە تەحیە لە وەرزی ڕابردووی بەرنامەکەمان بەشدار بوو زۆر زۆر خۆشحاڵین لێرەوە سڵاو ڕێز و حورمەتمان بووی هەیە هەروەها گوێ دەگرم لە دەنگی عەبدوڕەزاق ڕێمی هەروەها شێخ ڕەعەد محەممەد کوردی ماشا ئەڵڵا دەنگێکی بەسۆز و خۆشی هەیە قورئان خوێنی نوێ گەلێک زۆرن ئەلحەمدوللا زۆر باشە ئەمە قوڕە مەحەللەکانی خۆمان عێراق لە دەرەوە کۆمەڵە قاریئ هەن بە نمونەی پێشنێژەکانی مەککە شێخ عەبدوڕەحمان شێخ سعود شێخ میشاری کۆمەڵە قاریئی تر وجنابی شەدەیەکێک بووی لە بەشداربووانی مسابقەی عطر الکەلام لە سعودیا لە مانگی ڕەمەزانی ڕابردوو ئەگەر باسێکی کورتی مسابقەی عطر الکەلاممان بۆ بکەی لە دواییە من پێویستمە بزانم ئاشنایەتی چۆنە لەگەڵ سەوتی قورئان خوێنە نێودەوڵەتیەکان ئەوانەی کە لە دەرەوەی وڵاتی خۆمانن هەروەها بەشێکیان ئەتوانی تەقلیدمان بۆ بکەیتەوە بۆ نمونە شێخ عەبدوڕەحمان چۆن نەخوێنێ شێخ سعود چۆن نەخوێنێ شێخ فارس عەباد چۆن نەخوێنێ فڵان ئاوا ئیتر کۆمەڵێک لەم تەقلیدەشمان بۆ بکەی فەرموو بۆ نمونە عەبدوڕەحمان السدس لە تەقلیدەکان دەست پێکەی ئیستم باسی عطر الکەلامم بۆ بکەی بەس دوای حەزەکەی دوای ئەوە باسی عطر الکەلامم بۆ بکە شێخ عەبدوڕەحمان السدیسی الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. الشيخ مثلا ماهر المعيقلي الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. ما شاء الله آمين. هەروەها شێخ فارس عیباد کە باناوبانگە کە دەنگی من نزیکە لەو الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين الشيخ سعد الغامدي مثلا الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. ما شاء الله
الله ما شاء الله ايش كتبير شو الحمد لله رب العالمين يا سلام. الرحمن الرحيم مالك يوم الدين. الله شيخ محمد أيوب. الله. إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم الله. صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. ما شاء الله آمين. أيضا الحمد لله. لاسایی زۆرێک لەم قورئان خوێنانە دەکەمەوە بە تایبەتی گەورە قورئان خوێنە میسرەکان لەوانە شێخ محەممەد ڕەفعەت ڕەحمەتی خوای لێبێ، هەروەها شێخ ئەبول عینینی شعیشە و مستەفا ئیسماعیل و منشاوی. ئەمانە بۆ من قوتابخانە بوون. موفق بی إن شاء الله. بین سەر باسی عطر الكلام ماوەی بەشداری چەند بوو و چۆن بوو و تایدا شێخ ئەرکان چی بینی لەو پێشبڕکێیە؟ برنامج عطر الكلام منی بە چۆنیەتی بانگدانجیا کردەوە و پێی ناسراوم، چونکە لەوانەیە ئەمە یەکەم جار بێ خەڵک بزانێ پێشبڕکەی بانگدان هەیە بەم ئاستە گەورەیە. جگە لەوەش لیژنێک لەوێ بوونی هەبوو. ماشاء الله لە گەورە قورئان خوێنەکانی جیهانی ئیسلامی بوون لەگەڵ بانگبێژانی ناوداری جیهانی. یەکێک لەوانە مشاری بن ڕاشید العەفاسی لە لیژنەی دادوەری بوو، هەروەها شێخ بەهلول لەگەڵ ژمارەیەکی تر ماشاء اللهیان لێبێ. واتە ژمارەی لیژنەی دادوەری نزیکەی 12 کەس دەبوون. سپاس بۆخوا پێشبڕکەیەکی زۆر جوان بەڕێوە چوو، بە تایبەتی لەبەر ئەوەی ژمارەیەکی زۆر قورئان خوێنی تێدا کۆبووبووەوە لە قورئان خوێنانی جیهانی ئیسلامی. شێخ ئەرکان پێشەوەی بینە نێو بەرنامەکە جەنابەت شتێکی شێخ نەقشبەندیت خوێندەوە، زۆرە تەواشی هێک بوو، شتێکی لەو بابەتە بوو، پێمان خۆشە پێشکەشمان کەیت. فەرموو. أقوم بالليل والأسحار ساجية أدعو وهمس دعائي بالدموع نادي بنور وجهك إني عائذ وجل ومن يعوذ بك لن يشقى إلى الأبد تحلو مرارة عيش في رضاك تحلو مرارة عيش في رضاك تحلو مرارة عيش في رضاك وما أطيق سخطا على عيش من الرغد من لي سواك ومن سواك ومن سواك يرى قلبي ويسمعه كل الخلائق ظل في يد الصامد أدعوك يا أدعوك يا ربي فاغفر
الشفيع دعائي حسن معتقدي، وانظر لحالي وانظر لحالي في خوف وفي طمع، هل يرحم العبد بعد الله من أحد؟ الله 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 ما شاء الله. بخير بيتو زور دنگت خوشة ما شاء الله. هیوادارم خوای گەورە ئەم نیعمەتە بەردەوام بکات لەسەر جەنابەت. موفق بی یا ڕەبی. بەڕاستی نازانم بڵێم چی یانی. ما شاء الله لێ بێ. باشە شێخ ئەرکان، ئێمە خەریکە بەرەو کۆتایی بەرنامەکە ئەڕۆین و پێم خۆشە پرسیاری ئەوە بکەم بە کۆتا پرسیار. جەنابەت پێشنۆژیەکەی لە مزگەوت حتمەن ئیمامەتی ئەەکەی، ئیمامەتی ئەنجامەدەی. شێخ ئەرکان ئەگەر ئیمامەتی ئەنجام بدات چۆنی ئیمامەتیەکە و بە سەوتی خۆیەتی یان تەقلیدە. هەروەها لە کۆتایی ئەم بەرنامەیە کە ختامه میسکە ئینشاءالله چەند ئاەتێک لە قورئانی پیرۆزمان پێشکەش بکە بە شێوازی ئیمامەتی خۆت. هەڵباتە پێش ئەوەی کۆتایی پێبێنین پێم خۆشە پەیامی جەنابەت بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان و بۆ بینەرانی بەڕێزیش وەکو کۆتایی بەرنامەکە، چونکە قورئانەکە دەبێت بە کۆتایی بەرنامەکە و لێرەوە ماڵ ئاوایی لە بینەرانی بەڕێز و خۆشەویستەکەین. ئینشاءالله لەم مانگە پیرۆزەدا من بەشداری دەکەم لە قورئان خوێندن، چونکە ڕەمەزان مانگی قورئانە، چونکە قورئانی تێدا دابەزیوە بۆ سەر گەورەمان موحەممەد صلی الله عليه وسلم. بۆیە زۆر قورئانی تێدا بخوێنن بە لێوردبوونەوە و باش دەربڕین تاوەکو بەرەکەت بکەوێتە نێو ژیانتان ئینشاءالله. لە کۆتاییدا سپاس بۆ ئەم میوانداریە جوانە. شكرا لك. شكرا لك. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين، إياك نعبد وإياك نستعين، اهدنا الصراط المستقيم، صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا، وأن الذين لا يؤمنون بالآخرة أعتدنا لهم عذابا أليما. ويدعو الإنسان بالشر دعاءه بالخير، وكان الإنسان عجولا. وجعلنا الليل والنهار آيتين فمحونا آية الليل وجعلنا آية النهار مبصرة لتبتغوا فضلا من ربكم ولتعلموا عدد السنين والحساب، وكل شيء فصلناه تفصيلا. وكل إنسان ألزمناه طائره في عنقه ونخرج له يوم القيامة كتابا
ونخرج له يوم القيامة كتابا يلقاه منشورا اقرأ كتابك كفى بنفسك اليوم عليك حسيبا من اهتدى فإنما يهتدي لنفسه ومن ضل فإنما يضل عليها ولا تزر وازرة وزر أخرى وما كنا معذبين حتى نبعث رسولا صدق الله العظيم. تا ئەڵلقەیەکی تری سەدای زێڕین بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم. سوپاس بۆ هاوکارانم. ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.